لە دیدارێکی نێوان مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم و شاندێکی باڵوێزخانەی فەڕەنسا لە بەغدا دو ڕەوشی دەڤەرەکە و پەرستەندەکانی خرانە بەرباس و گفتوگۆ و هەردوو لا جەختیان لەسەر پاڵپشتی داواڕەوەکانی گەلانی نەوتەکە و یەکلایکردنەوەی کێشەکان بە ڕێگە چارەی ئاشتیانە کرد. مەسرور بارزانی ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشی هەرێم پێشوازی لە شاندێکی باڵوێزخانەی فەڕەنسا لە بەغدا کرد کە پێکاتبوو لە باڵوێز دۆنی گوێخ باڵوێزی فەڕەنسا لە عێراق و ئالان کێپخات کۆنسۆڵی گشتی نوێی فەڕەنسا لە کوردستان و ژاک ئۆنری بلۆت سکرتێری کەمی کۆنسۆڵخانەیان لە هەولێر و ملحەقی لەشکری لە باڵوێزخانەی فەڕەنسا لە عێراق. لە دیدارێک دەسەرەتا مەسرور بارزانی بە خێرهاتنێکی گەرمی شاندی میوان و بە تایبەتی کۆنسۆڵی گشتی نوێیان لە هەرێمی کوردستاندا کرد و وێڕای پشتیوانیکردنی بەڕێزیان هیوای سەرکەوتنی بۆ خواستن لە کارە نوێیەکەیاندا. ئەمە لە ناوڕۆکی دیدارەکەدا دوا ڕۆژش دەڤەرەکە و بەڕێسەندەکانی خرانە بەرباس و گفتوگۆ و هەردوو لاش جەختیان لەسەر پاڵپشتی داوەڕەوەکانی گەلانی ناوچەکە و یەکلایکردنەوەی کێشەکان بە ڕێگەچاری ئاشتیانە کرد. هەر لە میانەیەم دیدارەدا شاندی فەڕەنسی خۆشحاڵی خۆیان بەرامبەر بە ڕەوشی ئاسایش و سەقامگیری لە هەرێمدا دەربڕی و دەستخۆشانەیان لە دام و دەستگاکانی سەر بە ئەنجومەنی ئاسایشی هەرێم کرد کە توانیوانە سەرکەوتوانە ئاسایشی هەرێم بپارێزن کە بە فاکتەرێکی سەرەکیدا دەنرێت بۆ پێشکەوتنی هەرێم لە سەرجەم بوارەکانی سیاسی و ئابووری و ئاوادانیە. هەروەها هیواشیان خواست ناوچەکانی دیکەی عێراقیش وەکو هەرێمی کوردستان ئاسایش و سەقامگیری بەخۆ ببینن. لەبارەی کێشەکانی عێراقیشەوە مەسرور بارزانی عەقڵێتی تاگڕێی و پاوەندخوازی بە کرۆکی کێشەکانی عێراق ناوزەت کرد و جەختی لەسەرەوە کردەوە کە زاڵبوونی ئەم عەقڵێتە لە عێراقدا قبوڵ ناکرێ و بەڵکو تەنیا بە دیموکراسی و گەڕانەوە بۆ دەستور کێشەکان چارەسەرەکرێن و بە هاوسەنگی بەژۆندی گشت پێکاتەکانی عێراق دەستە بەردەبێ. لە کۆتایی دارەکەشدا جەخت لەسەر فراوانکردنی پەیوەندی دووقۆڵەکان لە گشت بوارەکاندا و دانانی ڕێکاری کارە بۆ مەبەستە کرایەوە.